باشترین شوێن بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانی جوتیارانی پێنجوێن پارێزگاکانی ناوەڕاست و خوارووی عێراقن. بۆ ئەو مەبەستەش کڕیارێکی زۆری عەرەب بە مەبەستی کڕینی بەرهەمی پێنجوێن سەردانی ئەو قەزایە دەکەن و دەڵێن هەموو ساڵێک سەردانی قەزای پێنجوێن دەکەین بۆ کڕینی بەرهەمە کوشتوکاڵیەکان. سيد عادل تاجر كبير محافظة الناصرية. من بازرگانێکی گەورەم لە پارێزگای ناسریە هاتووم شوتی و کاڵک بکڕم لە پێنجوێن. لە بازگەکانی عێراق مشکلەمان بۆ دروست دەکەن، بەڵام کە دێنە هەرێمی کوردستان ئاسانکاریمان زۆر بۆ دەکرێت. جیاوازی لە نێوان کورد و عەرەب ناکرێت. بەڵام لە بازگەکانی عێراق ئاسنەمان زۆر بۆ دروست دەکەن. لە کوردستان معاملە زۆر باشە و زۆر ڕێزمان لێ دەگرن و جیاوازی ناکرێت. من 5 بۆ 6 ساڵێم بۆ ئێرە هەڵسوکۆتێکی زۆر جوانەکرێ لەگەڵمان. جوتیارەکانی ئێرە زۆر ڕێزمان لێ دەگرن و زۆر بەڕێزن. بەشێکی زۆری کریاری عەرەب بەرهەمی پێنجوێن دەکڕێت، ئەویش بەهۆی تایبەتمەندی باشی بەرهەمەکە و هەرزانی نرخەکەیەتی. لایەنێکی ئەرێنی دیکە ئەوەیە کە کورد و عەرەب پێکەوە مامەڵە دەکەن، ئەمەش گیانی برایەتی نێوانیان پەتەوتر دەکات. السلام عليكم، علي صياح من أهالي الناصرية. من علی سەیاح لە ناسریەوە هاتووم. من شۆفێری لۆری کاڵک و شوتیم، بەڵام لە بازگە عێراقیەکان داوای کتابمان لێ دەکەن. ئێمەش دەڵێن لە کوردستانەوە هێناومانە و لە ئێرانەوە نەهاتووە. لە بازگەکانی خانەقین و کەرکووک داوای کتابەکەن، بەڵام جوتیار و بازگەکانی کوردستان زۆر باشن و جیاوازی ناکەن و نرخیان زۆر گونجاوە و هەرزانە، بەڵام تاکە کێشەمان بازگە عێراقیەکانە. والله جايين من ديالى البينجوين. منیش لە دیالەوە هاتووم بۆ پێنجوێن بۆ کڕینی شوتی و کاڵک. لێرە نرخی گونجاو و هەرزانە و مامەڵەشیان زۆر باشە. جوتیارەکانی ئێرە بازاڕیشی باش نییە، بەڵام سپاس بە خوددا لەگەڵی دەڕۆین و بەردەوامین. خەڵکو و جوتیاری پێنجوێن زۆر بەڕێز و باشن. شوتی پێنجوێنیش دەرەجەیەکە و کاڵک و خەیار و کوولەکە و شوتی و بیبەر و تەماتە دەکڕین. ماوەی 2 ساڵە لێرەم زۆر دڵخۆشم. خەڵکی پێنجوێن زۆر چاکن لەگەڵمان و هەست بە غەریبی ناکەین. بەوەی هەڵکەوتەی جوگرافی و گونجاوی کەش و هەوا و بە پیتی خاکەکەیەوە پێنجوێن بە بەرهەمهێنانی شوتی و تەماتە و چەندین جۆری بەرهەمی دیکە بەناوبانگە و هەرەمەش وای کردووە کە ساڵانە بازرگانێکی زۆر لە ناوەڕاست و خواروی عێراقەوە سەردانی بکەن بۆ کڕینی بەرهەمە کوشتوکاڵیەکان. سوەی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، قەزای پێنجوێن.